سێ ساڵە بینایی چاوەکانی لەدەست داوە و لە دۆخێکی دەرونی خراپدایە. لوقمان پێشمەرگەیە و تا ئێستا دووجار بریندار بووە. دوجار لە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بە لیزەر لەلایەن تانکێکی سوپای عێراقەوە لێی دراوە و لەو کاتەوە تا ئێستا بینایی چاوەکانی لەدەست داوە. لە دوو شەڕە بریندار بوومە. شەڕێکیان 2014 لە گوێر بریندار بووم، دووهەم شەڕیش لە 16 ئۆکتۆبەر 2017 لە لەیلان لەلایەن حەشدی شەعبی حکومەتی بەغدا لێم دراسەر بیکەسی بووم، شەڕمە کرد. ئەتر بە دیزەری دەبابە لێمیاندا ئەو بوو هەردوو چاوم لەدەستدا و دەستێک مشتەقەت بووە، نیوەی لاشەم لەسەر مۆتا نیوەی لاشەم هەمووی پارچەیە. لوقمان خاوەن خێزانە و دوو مناڵی هەیە. خانوو و ئۆتۆمبیلەکەی فرۆشتووە و هەمووی ناوەتە سەر بینایی چاوەکانی و هەموو بەڵگەنامە پزیشکیەکانیشی دیکۆمنت کردووە، بەڵام تا ئێستا ڕۆشنایی بۆ نەگەڕاوەتەوە. بەڵام وەک خۆی دەڵێ گەر هاوکاری بکرێت یەکێک لە چاوەکانی ئومێدی ئەوەی هەیە بینایی بۆ بگەڕێتەوە. خاوەن خانێک و سیاری خۆم بووم، لە لەودایان لێم دریا ئەتر فرۆشتم تقریبا نزیکەی 5 دەفتەر و شتێ، پارەی خانی و سیارە هەمووی 4 دەفتەر و شتێ خانێکە و ئەو باقی سیارەکە و قسمە سەری خۆم. ئەتر ئساتە نەخانیم هەیە نە سیارە هیچم نەما، هەر ڕۆژێکیش لەلایەنم دەست و لاشەم هەمووی سەقەت بووە. یەک دوو خوشک و برایەکم هەیە لەم لە ڕۆژ هەفتەیە لە ماڵ خوشتێتم خۆم و مڵاڵ و ژنم، ڕۆژێکیش لە ماڵ برایەکەم، هەر ڕۆژی لە شوێنێکم. ئەتر نەخانیم ماوە نە شوێنم هەیە و ئەو پارەیشم نییە بتوانم خانێ بەکرێ بگەم. ئەو پێشمەرگە کەمەندامە لەو کاتەوەی کە بینایی چاوەکانی لەدەست داوە دۆخی خێزانیشی تێک چووە. هەر هەفتە و لە ماڵ خوشکێکی یان برایەکێتی لە ناحەی جەلەولا و قەزاکانی خانەقین و کەلار. من بەڕاستی خانی و هەموو شێکم داناوە لەسەری هەمووی دانە سەر لاشەی خۆم، لاشەی خۆم و چاوم دانە لەسەری ئەم خاکە و ئومێدم هەموو لاشم دامنە بۆ ئەم خاکە بەزای ناڕوا. داواکەم لە حکومەت لە هەرێمی کوردستان لە وزارەتی پێشمەرگە یارمەتیم بدەن، هەر ڕۆژە لە شوێنێکم بێجێ لەو خانم سوکە خانیەکم بۆ بکەم دروستم بۆ من و ئەو مڵاڵانە. لەگەڵ ئەوەیشە مەمنونتانم حکومەت و هەرێمی کوردستان لەگەڵ وزارەتی پێشمەرگە و خێرخوازان یارمەتی بدەن، سوکە خانیە یارمەتی بدەن. چاوم ئومێدی هەیە پێویستیە بە عەمەلیاتێکی گەورەیە بکەونە هانام یارمەتی بدەن، ئەو چاوم عەمەلیات بکەم بەشتم ڕووناکی بگەڕێتەوە، ئەو مڵاڵانەی خۆم ببینم و شاد بووم بە شار و خاکی خۆم. لوقمان هەرچەندە ماڵ و حاڵ و بینایی چاوەکانیشی لەدەست داوە، بەڵام هێشتا بە ئومێدەوە دەژی. ئومێدی ئاوەڕلێدانەوەی لەلایەن حکوومەت و چارەسەرکردنی چاوەکانی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، گەرمیان.